ڕەنجین سڵاو دیارە سێیەمین فیستیڤاڵی بەهارەی کەرکووک دەستگای قوبات بۆ ڕۆشنبیری و فێرکردن دیارە ئەمڕۆ کردوێتەوە لێرە کۆمەڵێک بابەتی دەستی و کۆمەڵێک کەلوپەلی فۆلکلۆری و خواردنی کوردەواری و گوڵ و ینی زۆر بابەتی دیکە نمایش کراون دیارە ئەمە بە هاوکاری بەڕێوەبەرەتی شارەوانی کەرکووکیش بووە کە هاوکاری دەستگای قوبات بووە تاوەکو ئەم فیستیڤاڵە لە نێو باخچەی قەڵا بکرێتەوە دیارە ژمارێکی زۆر لە ژنان کە لێرە کارە دەستیەکانیان هێناوە و نمایشی دەکەن وەگوتم ینی بەشێک لە خوێندنگاکان بەشدارن لێرە کەلوپەلەکانیان نمایش کردووە جۆرەها بابەت لێرە لەم فیستیڤاڵە لە خۆ دەگرێت من بۆ زانیاری زیاتر دەمەوێت بچمە لای چرۆخان بەڕێوەبەری دەستگای قوبات بۆ ڕۆشنبیری و فێرکردن چرۆخان سڵاوت لێبێ ئەگەر بکرێت باسی سێمین پێشانگا بکەی چی دەکرێت و چی لە خۆ گرتووە. سڵاویان بەهارەتان لێبێ بڵێ ئەمڕۆ سێمین پێشانگای بەهاری کەرکووکە کە پێک هاتووە لە کۆمەڵێک کاری هونەری و فلکلۆری و کاری دەستی و ڕەسم و خەت و شانۆگەری و هەڵپەرکی کوردی و ئەیتر خۆتان ئەزانن بەهارە و نەورۆزە و نمایشی جلی کوردیە و واتە ئێمە ساڵانە ئەمە ئەم پێشانگایە ئیشی لەسەرەکەین و پێشتریش لە قوتابخانەکان کارمان کردووە لەسەر ئەم چالاکیانە و ئەمڕۆژ دیسان قوتابخانەکان بەشدارن و ئەمەش کارێکە پاڵپشتێکە بۆ گەنجانی شارەکە بۆی بتوانن لەسەر مێزی خۆیان کاڵاو شتومەکەکانیان بفرۆشن و دڵنیاشم ئەمڕۆ کە بەشدارن لێرە ئەم شتومەکانیان نامێنێتەوە هەمووی ئەفرۆشرێ و ئێمە ئامانجی ئێمە لێرە ئامانجە سەرەکیەکەمان ئاشتی پێکەوە ژیانە چونکە ئەمڕۆ پێک هاتووە لە هەموو قەومەتەکان کورد و عەرەب و کورد و تورکمان و مەسیح و کلد و ئاشوریش بەشدارن و زۆرم پێخۆشە ئەمڕۆ کە کۆمەڵێکی کچان هاتوونەتە ئێرە کاری دەستیان هێناوە هەموو جۆرێکی کارە ئیشی لەسەرەکەن و چەند ئەمە گرنگە بۆەوەی کە توانای ژنان یاخۆت کچان بەدەر بخرێت و تا ڕادێکی ژانی احتیماتکەنە سەر خۆیان بۆەوەی کە بتوانن هەم لە بەرامبەردا حەزەکانیان جێبەجێ بکەن کارەکانیان و لە بەرامبەردا لە ڕۆمادیەکەشەوە ئیسفادە بکەن. بەڵێ گرنگە چونکە من زۆربەی کچان یاخود کوڕان زۆر دێنە لامان ئەڵێن مامۆستا ئێمامانێ پاڵپشتێکمان هەبێ بۆ تەعینات پاڵپشتێکمانە بۆ ئیش و کار ئێمە چیەکەین بۆی دەست نەبەنە ئیشی عەتاڵە و بەتاڵە لە ماڵەوە دانیشتن یان پەنا ببەنە کۆمەڵێک شتی وەکو مخەدەرات و وەکو شتی خراپە ئەم شتە دوورێ خاتۆ لە شتی خراپ یعنی ئەم بابەتە ئەم نەشاتە زۆر من پێم باشە ساڵانە بکرێنەک ساڵانە بەردەوام بێ ئەمە بۆی بتوانین هاوکاری گەنجان بکەین اعتیماد نەکەنە سەر تەعینات و اعتیماد نەکەنە بتوانن لەسەر پێیان خۆیان ڕاوەستن بتوانن ئیشەکان بەردەوام بێ و ئێمە لە بەهارە ئەم ئیشە سوودێکی زۆر باشەیە چونکە بەعام ئافرەتان ڕۆکەنە بازاڕ جلی کوردیە و ئەم شتانەی کە لێرە هەیە من خۆم شخصی خۆم چوومەتە سلێمانی بۆ هەندێک شتومەک و ئەوانەی کە جوانە پێویستم پێێتی بەڵام ئەمڕۆ بینیمە لێرە شتی جوانیان هێناوە دەستیان خۆش بێ و دەستیەوەش خۆش بێ و جەژنی نەورۆزیش پیرۆز بێ لە سەرجەم گەلی کورد و کوردستان. شڵاو ئەگەر لی بپرسی لە ڕگەی ئەو پێشانگایەوە تا چەند توانای گەنجەکانی خۆمان لە ڕووی کارکردنەوە هەم بە هاوڵاتیانیان گەیاندووە بە خەڵکی هەم با وڵاتانی دیکەش کە ئێمە گەنجەکانمان خاوەن توانایەکی نەبراون. ڕەنگین حتمما چرۆخان ڕۆی بە پێوەی کۆمەڵێک چاوپێکەوتن و بابەتی دیکە هەبوو ئەو ڕۆی ئێستا یعنی ڕەنجین خۆی لە وتەکەدا باسی لەوە کرد کە ئەمە تا ڕادێکی زۆر گرنگە بۆ گەنجان کەوا دەکات پەرە بە تواناکانیان بدرێت یعنی تاوەکو ئێستاش لێرە هەڵپەرچێ هەبوو و شانۆ نمایشکرا و ئێستا لە کاتی ڕاستەوخۆکەی ئێمەدا گۆرانی و هەڵپەرچیەکەمان پێ بڕین لەبەرەوەی ئەم ڕاستەوخۆیە ئەنجام بدەین ئەجینا لە دواییەوە خەڵکێکی زۆر لێرە دڵخۆشن ئەوەی کا هەیە کە لە وێنەکانیشدا دیارە ئەمانە بەشێکن لەو کارە دەستیانەی کە بەشدار بووان لێرە هاتوونە نمایشی دەکەن و ژمارێکی زۆر لە هاوڵاتیان ڕووی لێ دەکەن تاوەکو بتوانن هەم ئاشنای ئەو کە لەو پەلە دەستیانە یاخود
ئەو بابەتە فۆلکلۆریانە بن و هەم بتوانن بیشی کڕن و ئێستا هەرچەندە کاتژمێر 12 یاخود 12 لای داوە ڕەنگە چۆڵتر دەربکەوێت بەڵام ئەمە بۆ خۆی لە سەعات 10 بەیانیەوە کراوەتەوە بڕیارە تاوەکو 5 ئێوە بەردەوام بێت کۆمەڵێک شتی فۆلکلۆری جوان هەن لێرە نمایش کراون لێرە من ینی با شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم سڵاو دەبێ ئەمڕۆ چۆنە لێرە بەشدارن و تا چەند پێشوازی لە کارەکانتان کراوە سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان جێ دڵخۆشیەکەوە ئەمڕۆ ڕێکخراوی قوباتکەوە ئەم پێشانگایی ڕێخست تیادا دەرفەتێکە بۆ ئافرەتان و پیاوانکەوە کارەکانی خۆیان تێدا نمایشکەن و جێ دڵخۆشیە دووبارە زۆر سپاس بۆ ڕێکخراوی قوبات و زۆر سپاس بۆ ئێوەش تۆ ئەم کارانە کاری دەستی خۆتن یاخۆت خۆتان دروستان کردوون لە ماڵەوە سەرەتا بەخێر بن من خۆم ئەمە بۆ دومین جارە لە پێشانگای بەهاری کەرکووک بەشدارم زۆر سپاسی کەناڵی کەرکووکی شەکەم سەرەتا کە لە هەموو پێشانگاکانە بەسەرمانی کردوێتەوە و ئەم ئیشانە هەمووی کاری دەستی خۆمن و ئەم پێشانگانە تا ڕادێک بوو ئێمە زۆر باش بوون ئەنجامی زۆر باشی هەبووە چی بە لەناو کۆمەڵگان ئاسی بێتمانەتیان بە کارەکانمان چونکە هیچ دەستخۆش سپاس بۆ تۆ بەڵێ ڕەنجین دیارە ئەوەی کا هەیە ئەمە کارەکانی سێمین پێشانگای بەهاری کەرکووکە کە وەک ئاماژەم بۆ کرد لە کاتژمێر دەی بەیانی تاوەکو 5 ئێوارە کراوەیە و پێشوازی لە هاوڵاتیان دەکات بۆ ئەوەی کە بێن ئەو بابەتانەی کە ئارەزووی دەکەن یاخۆت حەزیان پێیە بێن لێرە بیکڕن و هەم بتوانن ئاشنای بەشێکی زۆر لە کارە فۆلکلۆریەکانیش ببن بەڵێ دەستخۆشەڵا و سپاس بۆ زانیاریەکان و بۆ میوان